بەڕێزان سڵاوتان لێبێت ئێوارتان باش خۆشحاڵ و سوودەم کە ئەمڕۆژ بۆ جارێکی دیکە دێمەوە خزمەتتان تەوەری بەرنامەی ئەمڕۆمان تایبەتمەندە بە گفتوگۆکردن سەبارەت بە دۆخی سیاسی و دۆخی ئەمنی و دۆخی ئیداری و هەروەها دۆخی خزمەتگوزاری قەزای خانەقین و دەوروبەری. دیارە خانەقین یەکێکە لەو قەزا گەورانەی کە سەر بە پارێزگای دیالێ و هاوکات زۆرینەی دانیشتوانی قەزای خانەقین کوردن. دیارە لە پێش 2023ەوە تێکڕای ناوچە کوردستانەکان بەر هەڵمەتی تعریب و تەبعیز کەوتن و خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانە دووچاری کۆمەڵێک معانات و کۆمەڵێک کێشە بوون و بەشێکی زۆر لە کوردانی ئەم ناوچانە ناوچەی باو باپیرانی خۆیان بەجێهێشت و ڕویان کردە شارەکانی دیکە. بەڵام لە دوای 2023ەوە ئەمانەیە بزانین کە بەگشتی دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری خانەقین لە چ ئاستێکدایە و ئەوەی کە زیاتر مەربوطە یاخود مەحکومە بە کۆی دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم یاخود ئەوانەی کە پێدەوترێن ناوچەی جێناکۆک یاخود ناوچە دابڕێنراوەکان لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم و ڕووداوەکانی ئۆکتۆبەرەوەیە. ئاخۆ خانەقین و بەتایبەت دەوروبەری زۆر جار باس لەوە دەکرێت کە قەزا و ناحیەکان یاخود ناحیەکان یاخود گوندەکانی دەوروبەری خانەقین چۆڵ کراون و یەکێک لەو فاکتانە یاخود لەو هۆکارانی کە بوو نەمایی ئەوەی کە خەڵکی ئەو ناوچانە جێبێڵن دیارە ڕێکخراوی تیرۆریستی داعش بوو کە ئەمەش هەڕەشەیەکی جددی بوو نەک هەر بۆ سەر عێراق بەڵکو بۆ سەر کۆی مرۆڤایەتی. بەڵام لە دوای بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی هێنان بە داعش بەڵام هەرچەندە ناو بە ناو چالاکی تیرۆریستیان ماوە لە ئێستادا دۆخی ئەمنی ئەو ناوچانی دەوروبەری خانەقین چۆنن و لە ماوەکانی ڕابردوو بەشێک لە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی شارەکان گۆڕدران و دیارە شاری دیالە یاخود پارێزگای دیالە بەشێک بوو لەو گۆڕانکاریانە بەتایبەت کە فەرماندەکەی پێشووتر یاخود پێشوو دژی بوونی هێزەکانی ئاسایش و هێزەکانی پێشمەرگە بوو لە خانەقین. بەشێک لە فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان لە خانەقین بوونیان هەیە. ئەمانە تا چەند هۆکارێکن بۆ زیاتر ڕایکردنی ئیش و کارەکانی هاوڵاتیان و هۆکارێکن بۆ باشتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی خانەقین. دیارە خانەقین ناوچەیەکی مێژوویە لە ڕووی شوێنەوارەوە تا چەند گرنگی بە خانەقین دراوە. بیریشمان نەچێت خانەقین ناوچەیەکی سنووریە هەروەها جێگایەکی باشە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و بەدەر لە سامانی سەرزەوی سامانی ژێرزەویشی تێدایە و لە هەمان کات داوای کە پێی دەوترێن نەوت لەو ناوچانەش بوونی ئەمانە بوونەتە هۆکارێک بۆی کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی خانەقین بکرێت یاخود نا حکوومەتی هەرێم یاخود خانەقین لە نێوان حکوومەتی ئیتیحادی کە حکوومەتی ناوەندە و هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پشکی شێری بەرکەوتووە لە ڕووی خزمەتەوە لە ڕووی پاراستنی دانیشتوانەوە. ئەمانە و کۆمەڵێک قسە و باسی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز خات و لەمیع محەممەد کە بەڕێزیان چاودێری سیاسین گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. خات و لەمیع سڵاوت لێبێت و ئێوارەت باش خۆشحاڵ بین بە ئامادەبوونت. ئێوارەی بەڕێستان باش و سەرجەم بیسەرانی بینەرانی کەناڵی کەرکووکی خۆشەویست خۆش و زۆر خۆشحاڵین ئەمڕۆ بەم سپاس بۆ ئامادەبوونت خات و لەمیع. ئەگەر هاوڕێیان هاوکارم بن دیارە خات و لەمیع دەنگی لای من زۆر کزە باشە. خات و لەمیع من دێمە وڵات بەر لەوەی قسە و باسی زیاتر بکەین سەبارەت بە تەوەری بەرنامەکەمان ئێمە راپۆرتێکمان ئامادەیە سەبارەت بە خانەقین و کێشە گرفتەکانی خانەقین و دۆخی خانەقین ڕووی سیاسی و ئەمنیەوە لە چ ئاستێکدایە بابێکەوە بینەری راپۆرتەکە بین و پاشان بەردەوام دەبین. فەرموون. پارێزگای دیالە یەکێکە لە ریزی هێژدە پارێزگاکەی عێراق بەشێک لە قەزا و ناحیەی کوردستانی کە ئێستا بە ناوچەی جێناکۆک ناوزەند دەکرێن کەوتونەتە سنووری ئیداری ئەو پارێزگایەوە. ئەش قەزا و ناحیەی کوردنشین کەوتونەتە ئەم سنوورەوە. ئێرە قەزای خانەقینە بە یەکێک لە ناوچە کوردیە فراوانەکانی سنوورەکە ژمار دەکرێت. ماوەی چەند ساڵێکە و بە دیاریکراوی لە دوای ڕووداوەکانی 2007ەوە بە شێوەیەکی زۆر پشتگوێ خراوە. بارودۆخی ئەمنی خراپی ڕەوشی خزمەتگوزاری پشتگوێخستنی لەلایەن ئیداری پارێزگاکەوە بۆتە مای نیگەرانی خەڵکی سنوورەکە. ئەم ناوچانە کە بە ناوچە کێشە لە سەرەکان یاخود ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ناسێنراون بەردەوام ئەناڵێنە بەدەم کۆمەڵی کێشە و گرفتەوە لە ناویانە کێشە ئەمنیەکان و کێشە سیاسیەکان و کێشە کارگەڕیەکانیش لە ڕووی خزمەتگوزاریەوە.
لە ڕاستیە لە ماوەی ڕابردوودا بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ئێستاشی لەگەڵا بێ بە شێوەیەکی گشتی لەلایەن حکوومەتی ناوەندەوە هەموو ئەو بابەتانەی کە پێوەستە بەلایەنی خزمەتگوزاری ئیداریەوە بۆ ئەم ناوچانە نەکراوە پشتگوێ خراوە لە ڕووی تەنمیەوە خزمەتگوزاریوە ئەو بەشەی کە بۆ خانەقین ئەدرێ و تەخصیص ئەکرێ زۆر کەمە لە ڕووی دانیشتوانەگەی و لە ڕووی ڕێژەی دانیشتوانی خانەقین داواکارین لە حکوومەت مەرکزی لە نوێنەرانی کورد لە پەرلەمان عێراق لە نوێنەری لە ئێمە کە لە ناو حکوومەت مەرکزین چاوێک بە وەزعی و خزمەتگوزاری و بە وەزعی خەڵک لەم ناوچە چاوێک بخشێنن. لە دوای ساڵی 2023ەوە بەشێکی زۆری خەڵکی خانەقین و ناوچە کوردەکانی دیکەی سنووری دیالە بۆی سەرهەڵدان و هەڕەشەی گروپی تیرۆریستی و چەکداری نەناسرا و ناوچەکانی خۆیان چۆڵ کردووە تا ئێستا نەگەڕاونەتەوە زێدی باپیرانیان. هەموو لایەنە سیاسیەکان عێراقیەکان و کوردستانیەکان باش ئاگادارن ڕەوشی ئەمنی ئەو ناوچانە چۆن سەقامگیر نییە لەبەر ئەوەی گەورەترین بەڵگەمان بەدەستەوە کە خەڵک ناتوانێت ئێستا نیشتە جێبێ لە شوێنەکانی دیری با و باپیرانی خۆیان و دووبارە و دەبارەی شەکەینەوە ڕجاکەین لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی ناوەند هەوڵ بدەن بۆ سەقامگیری ڕەوشی ئەمنی ئەم ناوچانە بۆ ئەوەی ئیتر بەسە تا ڕادەیەک خەڵک بتوانێت بە ئاسانی ژیانی ئاسایی خۆی بواتەڕێەوە. تعریب و تیرۆر ئەو دوو کێشەی بەشێکی زۆری پارێزگای کەرکووک و قەزای خورماتوو لە پارێزگای سەلاحەدین و خانەقین و چەندین قەزا و ناحیی دیکەی کوردی لە سنووری پارێزگای دیالە هەراسان کردووە. مادەی 140 دەستوری هەمیشەی عێراقیش بەکردنەوەی گرێکوێرەی سەرجەم ئەو کێشانە دادەنرێت. زانانە باز کەناڵی ئاسمانی کەرکووک تایبەت بە بەرنامەی لە باز نەدا. بەڵێ بەرەزانەمەی کەبینیتان بەشێک بوو لەو کێشە و گرفتانی کەوا ڕوبەڕووی خانەقین و خانەقینیەکان و دەوروبەری بوونەتەوە وەکو لە دەستپێکی بەرنامەکەشدا باسم کرد ئاماژەم پێدا و هێمان بۆی کرد دیارە خانەقین کۆمەڵێک کێشە و گرفتی سیاسی و ئەمنی و خزمەتگوزاری و هاوکات ئیداریشی هەیە ئەمەش ڕەنگە تا ڕادەیەک نامۆ نەبێت بۆ عێراق و بۆ شارەکانی عێراق بە تایبەتی تر ئەو ناوچانەی کە پێیان ئەوترێت ناوچەی مادەی 140 و ناوچەی جێناکۆک دیارە کێشەکان زیاتر و بەرچاوتر و ڕوونتر ڕەنگی داوەتەوە من وەکو باسم کرد لە سەرەتاوە لەگەڵ خاتو لە میعا گفتوگۆی زیاتر دەکەم پاشان لەگەڵ دواتر لەگەڵ بەڕێز سۆران عەلیخان کەویش ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بەڵام سەرەتا دێمە لای تۆ لە میعاخان دووبارە سڵاوت لێبێت پێم خۆشە بزانم کە لە ئێستادا بەگشتی دۆخی گشتی ناوچە کوردستانیەکانی سنووری پارێزگای دیالە بە تایبەتی تر خانەقین لە چه ئاستێکدا ینی خوێندنەوەتان شەنوکەوتان کنە و پشکنەتان بۆ دۆخی سیاسی ئەو ناوچانە چییە و ئێوە وەکو خەڵکی ئەو ناوچانە بێگومان زیاتر باشتر و ڕوونتر شتەکانە بینن ڕەنگە هاوڵاتیەکی دانیشتووی بەغداد یاخود دانیشتووی زاخۆ تا ڕادەیەک ئاشنایەتی بە کێشەکانی خانەقین و دەوروبەری خانەقین نەبێ پێمان خۆشی ئەمڕۆ زیاتر ڕوونتر باس لە کێشە و گرفتەکانی خانەقین و دۆخی سیاسی و ئەمنی خانەقین بکەین فەرموو کات بۆ تۆیە. بەڵێ دیارە شاری خانەقین شارێکی گرنگی کوردستانیە و ناوبانگیشی لە زۆربەی سەرچاوە مێژوویەکان هاتووە و بەردەوام ئەم شارە دووچاری ئەوە بۆتەوە کە ململانیەکان زیاتر لەم شارە بووە و ملانەیەکی تند بووە کە وای کردووە بەڕاستی بەردەوام ئەم شارە دووچاری ئەوە ببێتەوە کە تەرحیل و تعریب و تەبعیسی تیا بکرێت و لە دێر زەمانەوە ئێمە با بڵێن ئەو کێشە و گیر و گرفتەمان هەبووە بەڵام خۆشبەختانە دانیشتوانی شاری خانەقین توانیویانە ناسنامەی شارەکە بە کوردستانی بهێننەوە و توانیویانە زمانەکەیان بپارێزن و هەروەها چەندین کەسایەتی سیاسی و ڕۆشنبیر و خاوەن بڕوانامەی بەرز لەم شارەوە هەر بقوڵێت ئەگەر بێت و ئێمە بەراوردی بکەین نەک لەگەڵ قەزایەکی ترا لەگەڵ هەر پارێزگایەکی ترا بەقەدەر شاری خانەقین ئەو هەموو خەسڵەتە جوانە و ڕێکوپێکێکیان نادۆزرێتەوە ئەگەر ئەمە بە یعنی بە ئاسایی لێمان وەربگرن
باڵێ دیارە ئەمە وای کردووە کە ببینین ململانیەکان زیاتر چڕەبێتەوە لێرە. ململانیەکان ئێمە خۆمانەوەی کە بینیمان تاوەکو 2003 بە شێوازێکی شۆپێنی بە شێوازێکی با بڵێن ڕەگەزپەرستی وای کرد بەڕاستی ئەم شارە زۆر زۆر دوا بکەوێت گوێرەی شارەکانی تری با بڵێن عێراق و پارێزگاکانی تر بەهۆی ئەو دژایەتیکردنەوە بەهۆی ئەوەی کەوا دانیشتوانەکەی کوردبوون و دیارە ئەمە وای کرد کە ئێمە شارەکەمان لە ڕووی بنیادنانی ئابووری بنیادنانی با بڵێن کۆمەڵایەتی و هەروەها سەرجەم ئەو بنیادنانە کە ئەبێت هۆکاری گەشەکردن پەرەسەندنی شارەکە لەوە یادوە بکەوێت و دیارە ئەمەش بە ناچاری بووە و بە زۆرە منێ بووە. بەڵام تاوەکو ئێستاش زۆر بەداخەوە یانی ئەوەی کە بینیمانە لە دوای 2003شەوە هەمان ئەو نەفەسە هەیە لەناو ئەو حکوومەتانەی کە هاتوونەتە سەرتەخت لە دوای 2003شەوە. ڕاستە با بڵێن کورد پشکی خۆی هەبووە لە بەغا، بەڵام سەیرەکەی تۆ ئەوان وەکو خۆیان بڵێن زۆرینەت و ئەو بەرنامانە کە بۆ گەشەکردنی شارەکانی کوردستان و تایبەتی شارەکان ئەوانەی کە کێشەسەرن بەڕاستی دژایەتی زۆر ئەکرێت و ئەمەی وای کردووە کە ئێمە تاوەکو ئێستا بناڵێنین بەدەم کێشەی ئابووری و ژێرخانی بنیادنانی ژێرخانی ئابووری شارەکە و هەروەها لە ڕووی ئەمنی لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری ڕەنگە بچووکترین خزمەتگوزاری لە شارە کێشەیەکی گەورە ئەوە دێنە سەری پاشان خات و لە میعادیارە بە پێیەوەی کە خانەقین ناوچێکی سنووریشە ینی تا چەند داهاتی ئەو خاڵە سنووری کە لێبوونی هەیە منی لە خزمەت کۆمەڵانی خەڵکی خانەقین و بە تایبەت لە خزمەت ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان تەرخان کراوە. بەڵام منە چمە لای زۆر بەڕێز سۆران عەلیخان کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ ئەویش لەگەڵمان دەبێت. کاک سۆران سلااوت لێبێت، سپاس بۆ ئامادەبوونت. خوێندنەوەی بەڕستان بەگشتی وەکو چاودێرێکی سیاسی وەکو کەسێک کە تا ڕادەیەک ڕەنگە کۆنتاکتان لەگەڵ ئەو کێشە و گرفتانی قەزای خانەقین هەبێت، لە ئێستادا تا چەند ئەتوانین کە شەنوکەوێکی دروست، شەنوکەوێکی باش، کنێوپشکنەیەکی باش بۆ دۆخی سیاسی و ئەمنی و ئیداری خانەقین بکەین؟ فەرموو. سوپاس بۆ ئەو دەرفەتە، سڵاو لە میوانە بەڕێزەکان، سڵاو لە بینەران. هەڵبەتە دۆخی شاری خانەقین وەکو باقی شارە کێشە لەسەرەکانی کوردستانەوانەی دەرەوەی هەرێم لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ساڵی 2017 ئەتوانم بڵێم شکستێک بەخۆیەوە یا جۆرە لە بشێوی بەخۆیەوەی بینی و ئاستی خزمەتگوزاری، ئاستی هەماهەنگی و کاری سیاسی و ئاستی ئەمنیش تووشی جۆرێک لە پاشەکشێ بوو و لە ڕووی سیاسیەوە دەبینین تاکو ئێستا لەو کاتەوە تاکو ئێستا حزبە کوردستانیەکان چ لە ناو خۆیانە من ئەو هەماهەنگیە باشە نابینم وەکو جاران و چ لەگەڵ لایەنە عێراقیەکانە کە ئێستاکە بوونیان هەیە لە خانەقین و ئەو سەردەمانەی پێش 2017 بوونیان نەبوو. ئێستاکە حزبە کوردستانیەکان تا ڕادەیەک پرسیان پێ ناکرێ، هەماهەنگی باشیان لەگەڵە ناکرێ، بە کوردیەکەی خۆمان دەستیان ناڕوە لە پێشکەشکردنی بەرنامە و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی شارەکە. لە ڕووی ئەمنیشەوە بە هەمان شێوە ئەبینین دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بۆشاییەکی ئەمنی دروست بوو لە نێوان هێزەکانی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە لەوێ پاشەکشێ کرد و هێزەکانی عێراق هاتن لە شوێنەکانیان بە زۆری و دەوروبەری خانەقین ئێستا هێزەکانی عێراقی لێیە چ سوپا چه حەشت، بەڵام چەند کیلۆمەترێ بۆشایی هەیە لە نێوان هەردوو لە تیرۆریستانی داعش ئەو بۆشاییان خواستۆتەوە و توانیویانە زەرەر و زیانێکی زۆر لە خانەقین و خەڵکی خانەقین و دێهاتەکانی دەوروبەری بدەن و بە هۆکاری ئەو کردەوە تیرۆریستیانەوە دەیان هاوڵاتی شەهید بوون بە ناحەق، ژن و بەڕێزسۆرانەوەی کە زیانمەدەنی ژن و مناڵ و خەڵکی بۆم یاخۆ دانیشتووی سنتەری قەزای خانەقین یاخۆ دەوروبەری خانەقین. من
ڕاستە دانیشتوی ئەوێ نیم بەڵام زۆر جار باس لەوە ئەکرێت کە زۆربەی ئەو لایەنانەی کە یاخود ئەو خەڵکی کەوا زیانمەند بوونە خەڵکی دەوروبەری خانەقین خەڵکی ناحیەکانی دەوروبەری خانەقین ئەو گوندانی کەوا لە دەوروبەری خانەقین و ئەو ناوچە کوردستانیانن کە سەر بە پارێزگای دیالەن بۆ نمونە سعدیە جەلەولایە مەندەلیە خەڵکیێوێ پشکی شێریان بەرەکەوێت لە قوربانیدان جاوی کە مەبەستمە زیاتر ئەوانەی کە بوونەتە قوربانی و بەر پەلەماری تیرۆرستانی داعشکەوتون خەڵکی سنتەری قەزای خانەقین یاخود زیاتر ناوچەکانی دەوروبەرین کە زیانیان بەرکەوتووە. بەڵێ وەکو جەنابەت فەرموود زۆربەی ئەو خەڵکە زەرمەندە خەڵکی دەوروبەری خانەقینە خەڵکی دێهاتەکانە خەڵکی جەلەولا و سعدیە توانم بڵێم تا ڕادەیەکی زۆر تازە هێزەکانی ئێمە یاکو بڵێن حزب کوردستانیەکان بوونیان لە جەلەولا و سعدیەیان نەما ڕێگایان نادەن بارەگاکانیان بکەنەوە ئەمێنێتەوە سەر خانەقی خودی خانەقین و دێهاتەکانی دەوروبەری زەرمەندی یەکەم دێهاتەکانی دەوروبەری خەڵکی دەوروبەری خانەقینە و خەڵکە سڤیل و مەدەنیەکەیە زەرەر و زیانێکی زۆریان کردووە شەهیدێکی زۆریاندا چەندین دێت ناچار بوون دێکانیان چۆڵ بکەن ڕەو بکەن و داعش توانیوێتی یاکو گە گروپە تروریستەکان بە شێوەیەکی گشتی توانیویانە لەو بۆشایە ئەمنیەی کە ئێستاکە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقدا هەیە بە کەیفی خۆیان هاتوچۆەکەن تەڕاتێ نەکەن دەسەوە شێرن و ئەگەڕێنەوەی شوێنەکانی خۆیان. بەڵێ لەمی ئاخان دێم وەلای لە ڕووی خزمەتگوزاریشەوە بەردەوام بە لە ڕووی خزمەتگوزاریشەوە ئەتوانم بڵێم بە هەمان شێوە پاشەکشەیەکی گەورەی بەخۆیەوە بینیوە ئێمە ئەو کاتەی کە بڵێن هێزە کوردستانیەکان لە خانەقین بوون حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ پەیوەندی باشی هەبوو لەگەڵ خانەقین و خەڵکی خانەقینە و بە تایبەت ئەتوانم بڵێم لە سەردەمی دوو ئیدارەیی خانەقین زۆر خزمەت کرا لەلایەن هەرێمی کوردستانەوە دواتریش هەر خزمەت کرا و تا ڕادەیەکیش پرۆژە و ئیش و کار کرا خەڵکێکی زۆر دامەزران ئەتوانم بڵێن بێکاری چارەسەر کرا نەما ئاوارەکان هەموو گەڕانەوە دەیان پرۆژەی خەدەمی کارەبا ئاو ڕێگاوبان کۆرنیش یاریگا کۆرنیش خزمەتی کۆمەڵایەتی خەڵک بێسەر پەرشتان بێەوە خەڵکی بڵێ تۆڕی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی جێبەجێ کرا بە شێوەیەکی باش بەڵام بەداخەوە لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە پاشەکشیەک کرد و ئێستاکە خزمەتگوزاری زۆر کەمە هەندێک قیرتاوکردنی هەندێک شوێنی کەم نەبێ ئەگەنا خزمەتگوزاری وانە ئێستاش لە خانەقین ئەگە شارەوانی کوردستان نەبێ شارەکە زەباڵە و خاک و خۆڵ ئەیخوا ئێستاش هەندێک دەستگای کوردستانی لەوێ ماونەتەوە خزمەت ئەەکەن جێگەی سوپاسە ئەبێ سوپاسیان کەین هەمیشە دەستخۆشییان لێ بکەین شارەوانی ئیشی باش ئەکا ئەگە سێ ڕۆژ 4 ڕۆژ پارەیان نەبوو کە پارەی کارمەندەکان بدەن شارەکە خۆڵ و شاک خواردی بەڵام ئێستاکە زۆر باش ئیش ئەەکەن کۆڕنیشەکەیان ئاوادان کردووەتەوە دەیان یاریگایان دروست کردووە ئێستا یاریگای تریش بەتەمان دروستکەنەوە تاتانشتیوە باشە کاکسۆرە خزمەتی گەنجەکان ئەەکەن بە شێوەیەکی باش دێم وڵات زۆر باشە لەمی ئاخام دیارە مێژووی تعریب و مێژووی گۆڕینی شوناس مێژووی گۆڕینی کیان کەینونەت قودسیەتی پێکاتەکانی دیکەی عێراق دیارە لەم ناوچەیە و بە تایبەت لە عێراق مێژوویەکی دوور و درێژی هەیە و زۆر جار بە نەفەسێکی ئایدۆلۆژی کار لەسەرەوە کراوە کە بڵێ هەر من هەم لە گۆڕۆپانەکە و لایەنەکانی دیکەش پێویستە هەمیشە پاشکەوتوی من بن شوێنکەوتوی من بن و زۆر جار بە تایبەت یعنی لە پێش 2023 ئەوەی کە ڕوونە حکوومەتێکی تاکجەمسەری هەبوو لە عێراق ڕاستە لە دوای 2023 معادلە سیاسیەکان گۆڕاوە حکوومەتێکی هاوبەش پێک دەهێنرێت و زۆربەی لایەنەکان تێدا بەشدارم بەڵام ئەوەی کە جێی پرسیارە کە زۆرینەی لایەنە سیاسیەکان بەلایانی کوردیشەوە لە حکوومەتی عێراق و لەو کابینانی کە یەک لە دوای یەک پێکێنراون بەشدارم بەڵام ئەو ناوچانی کە لە دەوروبەری خانەقیندان کە چۆڵ بوون جارانەگەر لە ساڵی سیەکان بە ناوی شوانی و شوانکارەوە خەڵکیان بێنای بۆم ناوچانە بەڵام وەک ڕوونە ئێستاش بەشێک لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک ئەگە سەردەمی خۆی پێکاتی دیکەی لێنە بووە یاخود کەم بووایە بەڵام ئێستاکە ئەو پێکاتانە بوونەتە زۆرینە ئەمەش کە پایەکە لە پایەکانی سیاسەتی تعریب
کەواتە لە ئێستادا بە ناوی شوانکارە و بە ناوی جیاوازەوە کاتێک کە خەڵک ئەهێنرێ بۆ سنوورەکانی دەوروبەری خانەقین بۆ ناحیەکانی دەوروبەری خانەقین ئەمە لە داهاتوودا لە ڕووی تۆپۆگرافیەوە لە ڕووی جوگرافیا لە ڕووی خاک لە ڕووی پێکهاتە لە ڕووی شوناسەوە کاریگەری نابێت لەسەرەوەی کە لە 50 ساڵی داهاتوو ئەو ناوچانەش بە تەواوەتی کورد تێدا کاڵ ببێتەوە یانێشێک لە پایەکانی عەولەما ئەوەیە کە لە 100 ساڵی داهاتوو ئەوانەی کەوا پێی دەوترێت کە مەنەتەوایەتین بەرەو نەمان بچن کەواتە ئەمەی کە ئێستا پەیڕەوەکرد لە دەوروبەری خانەقین بە تایبەتی ئەمانە تا چەند هۆکارێکە بن فاکتەرێکە بن بۆی کە لە داهاتوودا کورد زیان لێکەوتووی دەرەجە یەک بێ لەو ناوچانە. بەدڵنیاییەوە ئێمە ئەو ناوچانە کە ناوچەکانی خۆمان ئەگرێتەوە ناوچەکانی مادەی 140 دیارە زەرمەندی یەکەم ئەبین ئەگەر بێت و هەر ئێستا عێراق بەتەمای ئەوەیە هەم سەرژمێریەک بکە هەم دەستوری عێراقیش بگۆڕێت کەواتە ئەگەر سەرژمێریەکە بکرێت لەم کاتەداوە با بڵێن ئەتوانین بڵێن نەفەسی تعریب تاوەکو ئێستا بەردەوامیەیە و تاوەکو ئێستاش مادەی 140 بەداخەوە ینی نەچۆتە بواری جێبەجێکردن بە هیچ مەراحلێکیەوە هەر ئەوەتانێ ئەوانەی کە هاورد دەبوون زیاتر سوودیان لە مادەی 140 وەرگرت چون یعنی استحقاقاتی خۆیانیان وەرگرت و دوای ئەوەش دووبارە گەڕاونەتەوە و ئێستا ڕۆژانە کێشە و بۆ جوتیارەکانی ئێمە دروست دەکەن سکاڵا تۆمارەکەن لە دادگاکان هەندێ دادگا یعنی زۆربەی دادگاکانیش بەو نەفەسە ئیشەکەن کە بە هەمان بارگراوندی با بڵین ڕژێمی پێشوو بەڵام بە فۆرمێکی دیکە ئەگەر پێشتر بەهێز سەربازی بووە ئێستاکە بە فۆرمێکی دیکەیە بەڵێ بزەبت وایە ئەوە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئەگەر بێت و ئێمە ئەم سەقامگیری و ناجێگیری بارودۆخی ئەمنی وای کردووە کە کوردەکان بۆ ئەوەی ژیانی خۆیان بپارێزن هەندێک شوێنیان با بڵین چۆڵ کردووە و لە شوێنەکانی خۆیان نەماون ئەوەی ئەگەر لە لادێ بۆ هاتۆتە ناوشار ئەوەی کە لە ناحیەکەیە هەندێک ناحیەمان هەیە زۆر ژیانیان لە مەترسی بووە ئیتر ڕۆیشتون بەجێیان هێشتووە بۆ کەلان ڕۆشتون بۆ هەولێر بۆ سلێمانی ئەمەش دووبارە ئەبێتەوە مای ئەوە کەوا ئێمە لە سەر ژمێریەکە ئەم جارە دووبارە زەرمەند بین زەرمەندی یەکەم بین و دیارە ئەمانە هەمووی تا ئەوەنە مادەی 140 هەموو ڕێکارەکانی جێبەجێ بکرێت بە هەر سێ مەرحەلەکەیەوە ئەگەر تاوەکو ئەو کاتە ڕێگری نەکرێت لە گواستنەوەی با بڵێن نفوسی خەڵک ئێستا مەترسیەکە لەوەیە کە لە ڕێگەی وەزارەتێکەوە وەزارەتی ناوخۆی عێراقەوە پێش چەند ڕۆژێک بڕیارێک دەرچوو کە ئیتر ئەوە ڕابگیرێت تاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا لە ڕێگەی ئەنتەرنێت و ئەوانە داواکاریان پێشکەشە کرد و بەڕاستی هەم عەرەب ئەهاتەوە بۆ ئێرە هەم کوردەکەش ئەوەی ماڵی بار کردو بۆ سلێمانی و هەولێر داوایەکرد نفوسەکەی خۆی نەقڵکات و بچێ بۆ ئەو شوێنانە کە تیا سەقامگیر بووە دیارە ئەمە وای کردووە کەوا زەرری تەواو بۆ دیموگرافیای شارەکە بێ بۆ ئەوە بێت کە ئێمە مادەی 140 هەمومان بە ئاواتی ئەوەی زۆر بەپەلە لیجانەکان کە دروست کراون ئەو لیجانانەی کەوا ئێستا تەفعیل کراون بۆ مادەی 140 من خۆم ئەمڕۆ سەردانێکی ئەو لیژنەیەم کرد کە دانراوە بەڕاستی ئەبێت کارەکە جدی بێ وەکو پێشووتر هەم نەبێت دو سێ ڕۆژ ئیش بکەن و دوایی بە هەمان شێوە لەبەر بڕیاری سیاسی و لەبەر ڕێککەوتنی با بڵێن نەگەیشتن بە ڕێککەوتنێکی سیاسی تەواو لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا جارێکی تر ئێمە مادەی 140 جێبەجێ نەکرێت و ئێمە لە بەردەم ئەو مەترسی و هەڕەشانە هەر بمێنینەوە. بەڵێ بەڕێز سۆران ئێستاوای لاتووە لە عێراق کاتێک کە بڕیاری یەکلایکەرەوە بدرێت زۆر جار باس لە محکەمەی ئیتیحادیەکرێت بەڵام لە ماوەکانی ڕابردوو محکەمەی ئیتیحادی ڕایگەیاند کە مادەی 140 مادەیەکی زیندووە کەواتە ئەمە بڕیاری یەکلایکەرەوەی محکەمەیە کە دەڵێ زیندووە واتە ئەتواندرێت کار لەسەری بکرێت. لە ماوەکانی ڕابردووش لە ماڵی سەرۆک مام جەلالەوە ڕاگەیەندرا کە کۆی بڕگە و میکانیزمەکانی مادەی 140 بە هەنگاو بە فعلی بە پراکتیکی جێبەجێ دەکرێن کەواتە جێبەجێکردنی مادەی 140 بۆ دروست ئەوەیە کە ئێمەش خودی خۆمان لە ناوچەی مادەی 140 بەڵام کۆی ئەو کێشانی کە لە خانەقین و دەوروبەری و ناوچە کوردستانەکانی سەر بە پارێزگای دیالە هەن پەیڕەوکردن و پراکتیزەکردنی مادەی 140 تا چەند ئەتوانێت کە کێشەکانی ئەو ناوچانە چارەسەر بکات و چی دیکە بەڕاستی ینی تعریب و
داژیکردنی زەویزاری کورد لەو ناوچانە نەبێتە مایە سەر ئێشە بۆ کوردانی دانیشتووی خانەقین و دەوروبەری. بەڵێ بەڕاستی مادەی 140 ئەتوانم بڵێم کلیلی چارەسەری زۆربەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە و زۆربەی کێشەکانی خەڵکی ئەو سنوورانەیە. بەداخەوە حکوومەتی عێراق ئەتوانم بڵێم هە لە سەرەتاوە خەمساردی کرد، کەم تەرخەمی ئەکرد، نە ئەچوە ژێربات و ئەگەر لەبیرتان بێ بەڕێز حەنان فەتلاوی هاتە سەر تەلەڤیزیۆن بە ئاشکرا هاواری کرد و ئەیوتەوە 10 ساڵە من ناهێڵم مادەی 140 جێبەجێ ببێ بەدەم و بەدیان و بەنینۆک شەڕی لەسەر ئەەکەم و ناهێڵم مادەی 140 جێبەجێ بکرێ و ئەو ناوچانەمان لەدەست بچی. ئەمە خۆی لە خۆیدا نیشانەی دژمنکارانەیە لە تەعاملی سیاسی کەچی عێراق وەکو دەوڵەتێکی دەستوری وەکو دەوڵەتێکی دیموکرات نابێ بەو شێوەیە بەڕێوە ببرێ. جێگەی داخە ئێساکەش لایەنە کاربەدەستەکانی عێراق بە چاوێکی تر سەیری داواکاریەکانی خەڵکی کوردستان و ئەو شارانە ئەکەنەوە هەڵسوکەوتیان لەگەڵ حکوومەتی هەرێمە هەڵسوکەوتێکی دیموکراتیانە نییە و لەگەڵ دەستوریشە هەر کاتێ پێویستیان بە مادەیەکی دەستوری ئەبێ کە لە بەرژەوەندی خۆیان بێ ئەیجوڵێنن و کاری پێ ئەەکەن. من ناڵێم هەرێم کارەکانی هەرێم هەموو عیار 24 و هیچ هەڵی نییە، بەڵێ هەرێمیش ڕەنگە هەندێک جا سەرپێچی دەستوری کرد بێ، بەڵام تا هەرێم جاری سەرپێچی دەستوری کردووە دەسەڵاتی ئێتیحادی 4 جار دەستوری پێشێل کردووە. لە سویەکی 2007ەوە مادەی 140 دەسیمان پێ ئەکرێت تا کۆ ئێستا جێبەجێ نەکراوە. ئەکەواتە زۆر لە کاتی دانوستانەکان بۆ پێکهێنانی حکوومەتە جیاوازەکان ینی زۆر جالایانی کوردیڵە کە من بۆ نمونە کارتی فشارم و وەرەقە و مەرجی گفتوگۆکردنی من و دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵام کاتێک کە حکوومەتی نوێ پێک دەهێنرێت لایەنە سیاسەکانی دیکەی عێراقڵەن کاکردنە خێر و مادەی 140 کۆتایی پێهاتووە. ئەکەواتە ئەم دەستیە بۆچی و ئەم تاخیرکردنی جێبەجێکردنی ئەم مادەیە بۆچی لە کاتێک کە حکوومەتی عێراق ئەوەی کە دەوترێ باری لارەوە ناتواندرێ حکوومەت پێک بهێنێەوە پەنا بۆ لایەنی کوردیەبات ئامادەی هەموو بڕیارێک کەوا جێبەجێ بکە، بەڵام دواتر کە حکوومەت پێک دەهێنرێت خۆی لە بڕیارەکان و خۆی لە پرۆپۆزڵی ڕێکەوتنامەکان ئەدزێتەوە. کەواتە خوێندنەوەی بەڕێستان چیە بۆم شتە؟ بڵێ ئەوە لە هەر 5 کابینەکەی حکوومەتی عێراقی لە کاتی پێکهێنانی کابینەیە دەیان وعد و بەڵێن ئەدەن دەیان بەرنامە و داواکاریەکانی کورد ئەخەنە پێش چاو کە ئامادەن جێبەجێ بکەن، بەڵام کە دەستیاندار ئەگرێ دوای 2-3 مانگێک ئەچنەوە سەر هەمان پیشەی پێشووتریان و بە هیچ شێوەیەک ئەوەی لە خەیاڵیانە نەبێ جێبەجێکردنی مافەکانی خەڵکی کوردستانە. و لێرەدا من لایەنی بەرامبەر ئەگەر ئەلتزامیش نەکا بە دەستور و بە مەسحەدی مەسائلی دیموکراسیەوە تا ڕادەیەک لایەنێکە لایەنی کە توانم بڵێم ناحەزە بە مافەکانی تۆ، بەڵام ئێمە بێجگەلەوە ئێمە خۆشمان وەکو کورد بەداخەوە ماڵی کوردی لێکترازاوە، ماڵی کوردی یەکهەڵوێست نییە، ماڵی کوردی ڕێک نەخراوە، حزبەکان و ناکۆکیە سیاسیەکان بەڕاستی بێتان بووە، خەڵکی زۆر بێزار بووە، تەنانەت خەڵکی ناوچە دابڕاوەکان و ناوچە کێشە لەسەرەکانیش زۆر ناڕازین لەو سیاسەتەی کە لەلایەن حزبە کوردستانیەکانەوە بەڕێوە ئەبرێ و هەست بە مەزلومیەت ئەکەن، هەست بەوە ئەکەن پشتگوێ خراون، کەسیان نییە، بێکەسن لە ناوچەکە ئێستادا. هیوادارم لایەنە کوردستانیەکان لەوە زیاتر درێژە بۆ ناکۆکیانە نەدەنەوە بتوانن ئاوەڕێ لەو ناوچانە بدەنەوە داکۆکی بکەن لە مافەکان و داکۆکی زیاتریش بکەن لە جێبەجێکردنی مادەی 140. ئەمانە کە لایەنی کوردی کاتێ چێ ئیمزا ئەکا لەگەڵ یانە ڕێکەوتنەکە لە سەرەتای ڕێکەوتنەکان بە زۆری زارەکیین، لایەنی سێمی تیان نییە و لە کاتێکە حکوومەتی عێراق لاواز بوو هیچی نەبوو، دروست نەبوو بوو کورد خۆی بوو بە هۆکاری سەرەکی بۆ دروستکردنی بۆ ئەوەی بکەوێتە سەر پێی خۆی کە ئێستاکە کورد خۆی کەم تەرخەم بوو لەو کاتانە داکۆکی زۆری نەکرد لەسەر جێبەجێکردنی مادەی 140. ئێستاکە کە لایەنی عێراقی خۆی گرتووەتەوە هێزی پەیدا کردووە، لایەنی دەرەکی داعمیانەکە، قوەی ئەقلیمی داعمیانەکە دش بە تەتەلوعات و داواکاریەکانی کوردن، ئەبینی ئێستا ئەوانیش دەستیانداری گرتووە بە ئاسان ناچنە ژێرباری داواکاریەکانی کورد و بە تایبەت کە ناوماڵی کورد وا لێکترازا و بێ ئەوان ئەوەنەی تریاخی ئەبن و ناچنە ژێربار. بەڵێ لەمی ئاخان دیارە داعش وەکوترا کۆتایی پێهاتەوە، بەڵام ناوبەناو کردەوەی تیرۆریستی ئەنجامەدات، کەواتە لە سنووری خانەقین و دەوروبەری
لە ئێستادا جوموجۆڵی چەکداران یاخود تێرۆستانی داعش لە چاستێکە یاخود بۆ نمونە کام ناوچەی کوردستانی سنووری پارێزگای دیالە زیاتر داعشبوونی هەیە و داعش تێدا چالاکی یاخودکردەوەی تیرۆریستی خۆی ئەنجامەدات. بەڵێ خۆ بەس سەرەتا ئەمە بێ هەر کۆمنتێک لەسەر قسەکانی بەڕێستان ئەوەی پێشتر ینی ئەمەوێ کۆمنتێک ینی بکەم سەوارەت بە دانوستانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندە ئەوەیە کە ئێمە دانوستانەکانمان چوارچێوەیەکی یاسایی بەخۆیەوە نابینێت و دیارە ئەو ڕێککەوتنانە بە تەنها ڕێککەوتنی سیاسیە و کە ئەچێتەوە بەردەمی یاسا کە ئەچێتەوە بەردەمی با بڵێن دادگای ئیتیحادی کە قەرارەتەکانی مولزەمە بۆ هەموو لایەک و کەسیش ناتوانێت تەعەن لە قەرارەتەکانی بدات سەیرەکەین شکست دەهێنێ ئەو ڕێککەوتنامە لە ڕووی یاساییەوە بۆیە پێویستە هەرێمی کوردستان کە ڕێککەوتنەکان و ئەژۆ ئەکات یاخود ڕێککەوتنەکان و دانوستانەکان ئەکات پێویستە بیخاتە ناو چوارچێوەیەکی یاساییەوە بۆی کەسێکی تر نەتوانێت لایەنێک یاخود هەر مەحکەمەی ئیتیحادی خۆشی نەتوانێت تاعنی لێبدا لە ڕووی یاساوە بۆ ئێمە ئێستا ڕێککەوتنمان کردووە بەڵام چوارچێوە یاساییمان بۆ دیاری نەکردووە بۆیە سەیرەکەین ڕێککەوتنە سیاسیەکانمان ئەتوانم بڵێم ناچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو پێویست یاسایی خۆی ناکرێتەوە من ئەتوانم بڵێم لە ڕووی یاساییەوە هەندێکیان فەشەلی هێناوە ئەوەش لەبەر ئەوەی ئێمە ڕێککەوتنە سیاسیەکانمان وەکو هەرێمی کوردستان ئەوەیە بەداخەوە هەموو لایەنەکان بەیەکەوە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ ناچنە ناو دانوستانەکان هەروەک دێک بۆ خۆی ئەچێت و حکایەت و باسێک ئەکات و دێتەوە لەسەر سۆشیال میدیا و ئەوانە هەر خەریکی پروپاگەندەکردنە بەڵام سەیرەکەی دوایە لە ئەنجامەکەی ئەوەیە کە خەڵکی ناوچەدابڕاوەکان و هەرێمی کوردستان هەمووی زەرەرمەند ئەبێت سەبارەت بە ئەو ناوچانەی کەوا با بڵین جموجوڵی داعش و یاخود هەندێک جار با بڵین هەڵ ئەستن بە ئەنجامدانی کردەوەیەکی تیرۆریستی ئەوەیە ئێمە بۆشایەکی زۆرمان هەیە بەڕاستی لە نێوان هەم ئەو هێزە عێراقیانە و لە نێوان هێزی پێشمەرگە فراغێکی ئەمنی زۆر هەیە و دیارە ناوچەکانی ئێمەش هەمووی ئەزانێت لە ڕووی جوغرافیەوە لە ڕووی تۆپۆگرافیەوە یعنی ناوچەکانمان ئەوە هەڵەگرێت کە هەندێک گروپ خۆی تایە حەشار بدات لەبارە بۆ ئەوەی ئەوان خۆیان تایە حەشار بن و کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن ئەوە وای کردووە با بڵێن لە دەوری ئەتوانین بڵێن دەوری کوڵەجۆیە زینانەیە کفریە دەوروبەری جەلەولایە ئەم مەناتیقانەی تەبج و ئەوانە تاوەکو ئێستا لەبەر ئەوەی ئێمە حیزامێکی ئەمنی کوردیمان نییە لەم ناوچانە حیزامە ئەمنیە کوردیەکەی ئێمە دێهاتە کوردیەکان بوو زۆر بەداخەوە لەبەر ئەو بارودۆخانە دێهاتەکان زۆربیان چۆڵ بوون با بڵێن ئێمە لە ڕووی وەرگرتنی زانیاری پێگەیاندنی زانیاری لەلایەن هاوڵاتیان لەلایەن خەڵکی ئاسایی یعنی بۆشاییە کەوتۆتە بینی ئێمە و هاوڵاتیان بۆ ئەوەی بتوانین زانیاری کۆبکەینەوە لەسەر جموجوڵیان لەسەر با بڵێن کردەوەکانیان بۆیە یعنی سەیرەکەی ینی شتەکان لە پڕا ڕوو ئەدات و کردەوەی تیرۆریستی ئەنجام ئەدەن و ڕێگری لە خەڵکەکەن هەندێجار خەڵک ئەڕفێنن ئەمە وای کردووە یعنی بەڕاستی ئەو بۆشایە ئەمنەیە کە ئێمە ئەوە چەندێکە داواکارە هەرێمی کوردستان کە چەند لیوایەک دروست بکرێت و بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی عێراق و عێراق خۆشی سەرپەرشتی بکات تاوەکو ئێستا چاوەڕێی بودجەی 2023 ئەکەن بۆ ئەوەی ئەو لیوانە با بڵێن ئیشوکاری خۆیان ببینن و دروست بن و بتوانن ئەم ناوچانە بە تەواوەتی کۆنتترۆل بکەن و ژیانی هاوڵاتیان و ژیانی لادێنشینان و گوندنیشانانیش بپارێزن وەکو پێویست. بەڵێ بەڕێز سۆران چین ئەو کێشە ئیداریانی کە لە خانەقین بوونیان هەیە؟ لە خانەقین ئێستاکە کۆمەڵێک کێشە هەیە هەر ئیداری بێجگە لە سیاسی و ئەمنی و خزمەتگوزاریەکان کۆمەڵی کێشە ئیداریش هەیە فعلەن دەرێژی ئەکرێتە سەر زەویزاری دەوڵەتی یا مافی گشتی دەیان دۆنم باخ کە سەدان ساڵە باخە
باخی بەرهەمدارە خورما و پرتەقاڵ و سێ و هەموو میوە باشەکان دەیان دۆنم بڕاوە ئەو زەویە زراعیانە کردووە کراون بە نیشتە جێبوون و بە شێوەیەکی نایاساییە هەرچەندە لابەلا کراوە ئیشی ڕێگە موافقەتیان بە وەرگرتووە ئەوە یەکێکە لە گرفتەکان گرفتە هەیە مەسەلاً هەندێک پرۆژە ئەکان پرۆژەکان مەبەست لێی دەستکەوتی مادیە نەک خزمەتکردنی شارەکە لەگەڵ تەسمیمی ئەساسی شارەکە ناگونجێ یەکێ لەوانە مەسەلاً کۆردەرەی شارەکەیە کۆردەرەی شارەکە جۆگەیەکی گەورەیە بە ناو شارەکەی تێ ئەپەڕێ وەزستانان لافاو جاری وهەیە ناو شارەکە شەگرێتە بەر ئەوەنە زۆرە کەچی ئێستا کردویانە بە سنووقی و چەندین بیناو دوکانیان لەسەر دروست کردووە و ئەگەر خوانەخواسە بارانێکی زۆر ببارەی لەو ناوچەی خانەخین و دەوروبەری لافاو ڕەنگە نیوەی شارەکە ببە هەروەها دەزرێژی ئەکرێتە سەر سەروەری یاسا و دەزرێژی ئەکرێت سەر ماڵ و مڵکی گشتی و تەسمیمی ئەساسی شارەکە لە هەندێک لە گەڕەکەکان هەندێک شوێن هەیە تەرخان کراوە بۆ باخچە بۆ گەڕەکەکان باخچەی ناو گەڕەکەکان بەداخەوە دەزرێژی ئەکرێتە سەر ئەوانەش و ئەکرێنە سەکەنی و دابەشەکرێن بەسەر هەندێک ئەوانەی کە بڵێن لایەنگری خۆیانن یاکو ئەوانەی کە خۆیان یانەوێ بەمە بەست ئەوەش شارەکە ناشرین ئەکا و تەسمیمی ئەساسی شارەکە ئەشێوێنێ وا لە ڕۆی ئیداریشەوە ئەتوانم بڵێم کورد ئێستاکە تا ڕادەیەک پشتگوێ خراوە ئیهمال کراوە ئەحزابی کوردی گوێیان لێ ناگیرێ لە باخوبەوە خۆیان بیانەوێت چی بکەن هەرەوە ئەکەن لە بەغداوە هەر بیانەوێت چی بکەن هەرەوە ئەکەن هێنانەوەی تعریب بۆ خانەقین دەستیان داوەتەیە زیاتر لە 500 ماڵ هاتووەتەوە هەر کەسێ جاران بە پێی مادەی 140 نابێ هیچ کەسێک ئەگەر ئەسڵی خەسڵ لە بنەڕەتدا خەڵکی خانەقین نەبوو بێ نابێ نفوسی نەقلی خانەقین بک بەڵام بەداخەوە ئێستا ئەو عەرەبە تعریبەکان ئێستا کە ئەچنە وەزارەتی ناوخۆ عەریزەیەکە یان و ئەوانیش یەکسەر موافقەتیان بۆ ئەکەن و نفوسیان نەقلەکەنەوە بۆ خانەقین و لە خانەقینیش کۆمەڵێک دووسێ مجەمەعی سەکەنی کۆمەلگەی نیشتەجێبوون کراوەتەوە ئەوانە شوێنێکی لەبارن بۆ ئەوەی عەرەبەکان لەو شوێنانە جێ خۆیان ئەکەنەوە بە ئاسانی و پرۆسەی تعریب درێژەی پێ ئەدرێ و عەقدەکانی جوتیارە کوردەکان تاکو ئێستا بە شێوەیەکی باش جێبەجێ نەکراوە و مەترسی لەسەریانە و ئەگەر وا بڕوە دۆخەکە بەرەو خراپتر ئەچێ چارەسەر هەر ئەوەیە لایەنی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان داکۆکی زۆر بکات لەسەر جێبەجێکردنی مادەی 140 و فشارەکانی زیاتر بکە هەڕەشە بکە یعنی ناکرێ ئێمە هەر ئەوان هەرچی بڵێن ئێمە هەر بڵێن بەسەر چاو باشە کەواتە خانەقین ناوچەیەکی سنووریەوە هاوکات شوێنێکی باشە بۆ ئاڵگۆڕی بازرگانی و کێڵگەی نەوتیشی تێدایە لە هەمان کاتدا ئەمانە بوونەتە هۆکارێک بۆی کە لە ڕێگەی بەشێک لەو داهاتەوە بدرێ بە خەڵکی خانەقین بە ئیدارەی خانەقین بۆی کە پرۆژە خزمەتگوزاریەکان و هاوکات ئەو پرۆژانی کە تایبەتمەندن بە پێشکەوتنی خانەقین و تایبەتمەندن بە ژیان و هاوڵاتیانی خانەقینەوە بیکەنە بواری جێبەجێکردنەوە هیچ هەوڵێکی لەم چەشنە لە ئارادا هەیە یاخودنا بەداخەوە لە خانەقین ئێستاکە عەرەب ئەڵێ بێنحانە و مانە لا ضاعت لحانە ئێمە خانەقین لە بینی هەرێم و لە بینی دەسەڵاتی مرکزی و دەسەڵاتی ئیتیحادیدا با بڵین بووە بە قوربانی دەواازەی منزەریە داهاتێکی زۆری هەیە بە هەزاران ترێلە و نەوت و خۆراک و هەموو کەلوپەلەکان یەت بۆ عێراق و ئەچێتەوە هەمان چونکە خانەقین ئەتوانم بڵێ مساکە دەواازەی سەرەکی نێوان عێراق و ئێرانە بە درێژایی مێژووش خانەقین دەواازەیەکی بازرگانی گەورە بووە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و هەر لە دێر زمانەوە سەدان ساڵ پێش ئێساش خانەقین دەیان خانی تیا بۆ کاروانسەرا بووە و کاروانەکانی بازرگانیە لە خانەقین لایداوە بەڵام بەداخەوە ئەو هەموو داهاتەی منزەریە ئەو هەموو داهاتە دینارێکی خێری نییە بۆ خەڵکی خانەقین و کرێکاریەکەش نادەن بە خەڵکی خانەقین لە دەواازە سنووریەکان و بێجگە لەوە خانەقین خۆی خاوەنی سەروەت و سامانێکی باشە باخ و باخاتێکی زۆری هەیە باخاتەکانیشان هەموو بڕیوە ئێستاکە ئەوەش وێرانکاریەکی تر لە شارەکە ئەکرێ جێگەی داخەوە بە هەماشێوە نەوتەکەشی کە لە نەفتخانە ڕۆژانە 20,000 بۆ 25,000 بەرمیل لەو دەرەچێ دینارێکی سرف ناکرێت لە ئاوادانکردنەوەی خانەقیندا. بەڵێ لەمیاخان تواگەر با هەر لە بابەتی سیاسی و بابەتی ئەمنی و بابەتی ئیداریەکە دەربچین ئەگەر لە ڕابردوودا لە ئەوروپای سەردەمی ڕەنسانس یاخود ئەوروپای سەردەمی پێشکەوتن و سەردەم و قۆناغی دوای شۆڕشی فەڕەنسی بە تایبەتی بۆ نمونەگەر لەندەن بە شکسبیر و هاوکات دیکنزەوە شانازی بکردایە فەڕەنسا بە جان ژاک ڕۆسۆ و بۆدلێر و هاوکات مۆنتسکیۆ و ئەڵمانیاش بە هەمان شێوە بە مارکس و فیۆرباخ و توزانم کۆمەڵی خەڵکی قەڵەم بەدەست و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی فەیلسوف و سیاست ناس لێرەش خانەقین بە شاری ئەدەب و شاری فکر شاری ڕۆشنبیری قەزای پێگەیاندنی
نوخبە دەستە بژێر ناوەزن دەکرا بەڵام مەخابن لە دوای 2023 بەشێکی زۆر لە قەڵە بەدەسانی عێراق بەگشتی و تا ڕادێک ڕەنگە خانەقین نەکرد خانەقین بەڵکو وڵاتیان بەجێهێشت و ڕویان کرد لە غوربەت و تاراوگە لە ئێستادا دۆخی فکری دۆخی ئەدەبی دۆخی نووسین دۆخی ڕۆشنبیری خانەقین لە چ ئاستێکدایە ئەو قەزایی کە لە ماوەکانی ڕابردوو نوخبەیەکی باش و دەستە بژێری گەورە کردوە پێگەیاند ئاخۆ لە ئێستاشدا بەراورد بەڕابردوو لەسەر هەمان ڕێسایە لەسەر هەمان یاسایە خۆ لەسەر هەمان ڕێچکەیان نا والله ئێمە ئەتوانین بڵین خۆشبەختانە ڕۆشنبیرانی شاری خانەقین با بڵێن شاعیرەکانمان و هەروەها ئەوانەی کە خاوەن فکر و خاوەن بیرمەندن لەم شارە یعنی بەردەوامن لە ئیش و کاری خۆیان بە هەمان بیر و بە هەمان بۆچوون بەڵام ناشتوانین بڵین چونکە ئێستا خۆتە زانی کاریگەریەکان بە شێوازێکە چی لە ڕێگای ڕاگەیاندنەوە چی لە ڕێگای سۆشیال میدیاوە ئەمانە کاریگەری خۆی هەیە لەسەر هەموو تاکێک لە ناو کۆمەلگا و بە تایبەتی شاری خانەقینیش ئەوە وای کردووە کە ئێستا بەڕاستی ڕەوتێک هەیە ڕەوتێکی ئەتوانم بڵێم کۆنەپەرستیە ڕەوتێک ئەتوانین بڵین تاوەکو ڕادەیەک شۆڤینیە بەو شێوازە هەیە کە هەوڵی ئەوە ئەدەن ئەم شارە هەم لە ڕووی کللتورەوە هەم ینی تەسیراتی خۆیان هەبێ لە ڕووی فکریەوە لەسەر شارەکە لە ڕووی لەبەرکردنی جلوبەرگی خەڵکی دانیشتوانی شاری خانەقینیشەوە بۆیە ئێمە یعنی سیرەکەین بەڕاستی ئەگەر چالاکوانان ئەگەر ڕۆشنگیران ئەگەر هەندێک خەڵکی نوخبەمان هەیە ئەگەر ئەوان فریان نەکەون و بەردەوام لە یعنی خەریکی کار و چالاکی و کۆڕ و سمیناری بەو شێوەیە نەبن بەڕاستی ئێمە لێرەوە تەسیراتێکی زۆرمان هەیە چونکە تەسیراتەکە ئێستا ئەوە نیەک بەس بەتەنها لە ناو شارەکەت بێ چونکە تەوجیهە بۆ شارەکە شتەکە ئاراستە کراوە بە بەرنامە ئاراستە کراوە کە کولتور و دابوونەریت و هەروەها ئاستی ڕۆشنبیری و ئەوانە بەو شێوازەی کە خۆیانەوێ گۆڕانکاری تیا بکەن بەڵێ ناو بەناو تیرۆرستانی داعش پێکاتەکانی خانەقینەکە لە ئامانج بە تایبەت پێکاتەی ڕەسەنی کوردی کاکەی کە زۆر جارانیەوان بوونەتە قوربانی و بوونەتە قەڵغانێک بۆ پاراستنی ناوچەکانیان و شوێنەکانیان لە خانەقین چه هەنگاوێک نراوە بۆی کە ئەو دێهاتانی کەوا کاکەی نشینن و هێزێکی هاوبەش چوزانم سوپایەکە بێ کە بیان پارێزێت بەداخەوە مەخابن زۆر جار ینی لە میدیاکانیش هاکەزانی بیستمان کە گوندێکی کاکەی داعش پەلەماری داوە کە ئەمەش دوورە لە هەموو بەها و پرەنسیپ و قیمێکی ئینسانیەوە پێکاتەکانی خانەقین بە تایبەت کاکەیەکان تا چەند پارێزراون هیچ هێزێک هەیە کە ئەو پێکاتانە و گوندەکانیان و پیرۆزەکانیان و مقدساتەکانیان پارێزێت واللهی زۆر بەداخەوە ئێمە ئەتوانین بڵێن تاوەکو پاریش ژمارەیەکی زۆر قوربانیاندا بە تایبەتی دێ میێخاسە و ئەوانەی ئەو گوندانەی کە هەمووی سەر بە ئەو دێن و یعنی دانیشتوانەکەی کاکەی نشینن ئەوانەیە کە ئەوەی کە دەبینین تاوەکو ئێستا بە هیچ شێوازێک هێزێکی ئاوا دروست دەکراوە نە لە خۆیان نە لە هێزی عێراقی نە لە هیچ کەسێ بۆی ژیانیان بپارێزن ئەمە شوای کردووە بەڕاستی ژیان مەترسی لەسەر ژیانی ئەو هاوڵاتیانە بێت بە تایبەتی هەرچەند ئەوان گوێ نادەن ئەمە کاکەیە ئەمە شیعەیە ئەمە سونەیە ئەمە یعنی هەرچ نەوع خەڵکێکیان ئەگەر لەگەڵ خۆیان ناهین نەبێت بە دڵنیاییەوە ئەوان هەوڵی کوشتن و لە ناوبردنیان ئەدەن و زۆر بەداخلیشەوە تاوەکو ئێستا هیچ هێزێک دروست نەکراوە بۆ پاراستنی ینی بڵێن بە تایبەتی بۆ ژیان و گوزەرانی ئەوان چونکە زۆر جار یعنی سێ چوار چەندین حاڵەتمان هەبوو کە لە ناو کاتی کشت و کاڵکردن لە 2 شەو 3 شەو کابرا خەریکی لە ناو زراعەتی خۆی خەریکی ئیشوکار بوو سیرەکەی یعنی وایان لێکردن کە ژیانیان کەوتە مەترسی و هەروەها زۆر بەشیان شەهید بوون بەڵێ کاک سۆران هەر سەبارەت بە پرسی پێکاتەکان دیارە خانەقینیش هاوشێوەی کەرکووک ئەگەر پێکاتی جیاوازی تیانە بێت بەڵام مەزهبی جیاوازی تێدایە و لە نێو کوردیشا مەزهبی جیاواز هەیە ئەوەی کە
مەبەستمە لەم دوانگەیەوە ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان ئیدی چی لایەنە کوردەکان بێت یاخود لایەنە کوردی و لایەنە عێراقیەکان بێت یاخود لایەنە عێراقیەکان لە نێو خۆیاندا ناکۆچی سیاسیەکان یاخود ململانی سیاسی و چێبڕچی سیاسی نەبووتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازەی پێکەوە ژیان لە خانەقین؟ خانەقین هەر لە دێر زەمانەوە ئەتوانم بڵێم جوانترین شاری پێکەوە ژیان و ئاشتیە، هیچ جۆرە جیاوازیەکی نەتەوەیی ئاینی مەزهبی تێدا نەبووە لە نێوان عەشرەتەکاندا بە هەمان شێوە. شارێکە لە ڕۆی ئاشتی کۆمەڵایەتیەوە ئەتوانم بڵێم لە پلەی یەکەمایە، شارێکی گەورەیە کە 300-400 هزار نفوسی هەیە وەکو یەکەی ئیداری، و ئێستاکەش خانەقین خۆی نزیکەی 250 هزار نفوسی هەیە. بەو پەڕی جوانی و برایی و تەباییەوە پێکەوە ژیاون. بڵێ خانەقین سونەی تایە، شیعی تایە، مسلمانی تایە، جوولەکە و مەسیحیشی تیا بوو، کاکەیی تایە، و برا کاکەیەکان زیاتر بوون بە ئامانج لەو بینە، چونکە ئەوانە هەم کوردی ڕەسەنن، هەم ئاینەکەشیان ئاینێکی کوردی ڕەسەنە و تیرۆریستانی داعش و تونڕەوەکان چاویان ئەو برایانە نابینێ و بە دوژمن و بە کافریان ئەزانن، بۆیە زیاتر ئەیانکەنە ئامانج. و بەداخەوە ئەتوانم بڵێم نەبوونی تەبایی و گونجان و سازان لە نێوان حزب کوردستانیەکانە ناکۆکیەکان لە هەرێمی کوردستانە تا ڕادەیە ڕەنگی یاوەتەوە لەوێ، خەڵکەکەی تۆزێ تووشی نائومێدی کردووە. بەڵام ئەتوانم سەرڕای ئەوەش ئەتوانم بڵێم خەڵکی خانەقین و شارە دابڕاوەکانی تر کوردایەتی لەلایەن هێشتا هەر لە لووتکەدایە، هێشتا مەردانە و کوردانە لە هەموو هەڵبژاردنێکدا بەشداری دەکەن و نێونەرەکانی کورد سەر ئەخەن. ئەگەر گلەی و گازندەشیان هەبێ، گلەی و گازندەکەیان ئەخەنە قۆناغی دووەمەوە و ئەولەویەت لای خەڵکی خانەقین و شارەکانی تری دابڕاو لە کوردستان کوردایەتیە سەرخەسنی مەسەلەی کووردە و بەدیهێنانی مافەکانی گەلی کوردستانە بە مادەی 140 بە داهاتووی ئەو ناوچە دابڕاوانەوە. هیوادارم حکوومەتی هەرێم و حزبە کوردستانیەکانیش لێرە ئەگەر ناکۆکی ئەکەن، ئەگەر هەندێ سەراعاتی حزبی و کێشە و گرفت دروست ئەکەن بۆ یەکتر، لەوێ دروستی نەکەن، خەڵکەکە نائومێد نەکەن، لەوێ بتوانن پێویستمان بە کوردایەتیە زیاتر لەوێ نەک حزبایەتی، چونکە مەسیری هەمومان یەکێکە بە کاکەیی و بە سنی و بە شیعە و بە کورد و بە عەرەبە ڕەسەنەکان و بە برایانی تورکمانی شەوە هەموو وەکو برا چەندین ساڵە لەو شارە ئەژین و داهاتووشمان یەک داهاتوەیە، یەک مستەقبەل کۆمانەکاتەوە. و من وەکو خۆم گەشت بینم هەر ئەبێ ئەو شارە بێتەوە سەر هەرێمی کوردستان و بێتەوە باوەشی کوردستانی دایک. باش خاڵێکی جوان بە هیمەت و هەوڵ و هیمەتی هەموو لایەک و خەڵکە تێکۆشەرەکەی. بەڵێ خاڵێک دوورجان کە ئەڵێ لە ڕابردوودا ینی جوو و هاوکات کریستیانشی لێبووە، بێگومان کە هەر نەتەوەیەک هەر گەلێک هەر پێکاتەیەک لە ناوچەیە کابن ینی شوێنەواری خۆیان هەیە و دەست ئەەکەن بە بنیادنانی شارستانیەت. لە میسر ئێستاش میستر شانازی بە پاشماوەکانی فیرعونەکانەکە، یعنی ئەگە بچین بۆ سووریا و بۆ بەشێک لە ئوردون ئێستا شانازی بە ڕابردوو مێژووی خۆیان ئەکەن. عێراقی دوای 1920 بەدواوە شانازی بە سەردەمی سۆمەریەکان و ئەکەدەکان و بابلەکان و ئاشوورەکان و نەبوخەتنەسر و تا ئەو کۆکاتە کۆتا پاشا، بۆیە هەموو شارستانێتێک و هەموو گەلێک شانازی بە ڕابردووی خۆی و هاوکات ئەو شوێنەوارەی کە هەی بووە لە ڕابردوودا گرنگی و بایەخی پێداد. لە خانەقینیش ئەوەی کەمە بەسما بپرسم، کۆمەڵێک شوێنەواری مێژووی و دێرین هەن، ئیدی چ هی کورد بێ یاخۆ چی هندجووەکان یاخۆت کریسیانەکان بێت. ئاخۆ حکوومەت ڕێکخراوەکان هەردوو حکوومەت هەرێم و بەغداد هیچ هەنگاوێکیان ناوە بۆی کە ئەو شوێنەوارە کۆنانەی کە هەن بپارێزن، نۆژەم بکرێنەوە بۆی کە ببنە شوێنێکی گەشتیاری و هەتاوەکو هیچ نەبێت هزار ساڵی داهاتوو بمێنێتەوە بۆ بۆنەوەکانی داهاتوو. بەڵێ لە خانەقین وەکو باست کرد جەنابەت چەندین شوێنەواری گرنگ هەیە، شوێنەواری ئاینی هەیە، هەندێک ئیمامزادە هەیە، هەندێک شوێنی مێژووی کۆن هەیە. حکوومەتی هەرێم ئەو کاتەی دەسەڵاتی هەبوو حزب کوردستانیەکان حکوومەتی هەرێم کە دەسەڵاتی هەبوو لە خانەقین تا ڕادەیەک ئەو شوێنانەی پاراستە بوو بە شێوەیەکی باش، ئەگەر گەشەشی پێنەدابن بەڵام نەیەهێشت بفەوتێن و نەیەهێشت دەستدرێژی بکرێتە سەریان. بەڵام بەداخەوە پێش ماوەیەک باوە مەحموود هەیە کە ئیمامزادەیەکی هەر بەناوەکەی دیارە باوە لە هیچ دیانەتێکی ترە نییە بێجگە لە کاکەیەکان.
ئێستاکە هەوڵیان داوە ئەویش بە بۆ سەجەرەیەکی بۆ دروست کراوە گەڕانویانەتەوە سەر مەسلەی مەذهبی شیعە و خۆی لە خۆیدا من بەکارێکی باشی نابینم چونکە شیعە بەوە هیچ زیاد ناکە ئێمە من خۆم شیعام خانەقین زۆربەی شیعەیە بەڵام کوردایەتیەکە لە پێش هەموو شتێکە وەلامان لە شیعەم سونیم کاکەییم هەرچیەک هەم لایەنەکانی تر یا ئاینزادەکانی تر بە دوژمنی خۆم سیر ناکەم خەڵکی خانەقین وابی دەکاتەوە و پێش چەند ساڵێک مەرخەدی باوە مەحموودیان تەقانەوە لەلایەن تیرۆریستەکانەوە بەداخەوە و ئێستاکە بووە بە بارەگایەک بووە بە نقطەیەکی عسکەری یعنی ئەوە خۆی لە خۆیان شتێکی ناشرین و جوان نییە جاران سەدان زیادەتچی ئەچوە زیارەتی ئەوەی مامە و وەکو شوێنی سەیرانی باخ و باخاتەکەی دەوروبەری وەکو شوێنی سەیرانگا بوو بەڵام خەڵکی بێبەش بوون لەو مەسەلەیە. بەڵێ لەمیعخان لە ماوەکانی ڕابردوودا فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەشێک لە شارەکان گۆڕدران و پارێزگای دیالەش بەشێک بوو لەو گۆڕانکاریان یان خۆت بەر ئەو گۆڕانکاریان نەکەوت کەواتە ئەم گۆڕانکاریانە لە پلە و پۆستە ئەمنیەکان هیچ گۆڕانکاریەک لە دۆخی ئەمنی لە قەزاکە ڕەنگی داوەتەوە یاخود ڕنگدانەوەی هەبووە بە تایبەت کە فەرماندەکەی پێشوو دژی بوونی پێشمەرگاوە هێزەکانی ئاسایش بووە لە خانەقین ئەمەی کە ئێستا هەیە دیارە ئەوەی کەمێ بزانم بە هەمان نەفەس کار دەکا یاخود زۆر جا دەوتری ئێمە زۆربەی کارکتەرە سیاسی و ئەمنیەکانی عێراق بەرامبەر بە ئێمە ئامانج پاساوی ڕەفتارە ئەلغایەت و بەرڵوەسیلەی میکاڤیلی بەکارێنن بەڕووکەش لەگەڵمان باشن بەڵام لە ناخە جیاوازن هەر بۆیە گەورە کۆمەڵناسی عێراقی دکتۆر علی وەردیەڵێ تاشی عێراقی بەڕووکەش جێمستی وەرتە بەڵام لە ناخە حەجی علێویە کەمەش ینی قسەی گەورە نووسەرێکی عێراقی لە ڕووی کۆمەڵناسی و لە ڕووی دەروونناسیشەوە بۆ تاشی عێراقی کردوتی بۆیە بێگومان ئێمە وەکو تاک کەواتە سیاسەکان و کارکتەرە ئەمنیەکانیش هەڵقوڵاوی ئەم کۆمەڵگایەن هەڵقوڵاو و زادەی ئەم کۆمەڵگایەن کەواتە گۆڕانکاری لە پلە و پۆستە ئەمنیەکان هیچ گۆڕانکاریەک لە مامەڵەکردن لەگەڵ لایەنی کوردیە باوڵێن بەدی هێنە یاخودنا یاخود هەمان نەفەس هەمان نەهج هەمان سیاسەتی پێشووە والله ئێبە توانین بڵین یعنی ئەوانەی کە سەر بە میلیشیاکانن هەڵسوکەوتی جیاوازیەکیان هەیە لەگەڵ سوپاکەیە بەڵێ ینی ئەتوانین ینی جیاوازی بکەین لە نێوان هەڵسوکەوتی میلیشیاکان لەگەڵ سوپای ڕسمی وڵاتی عێراق چونکە بەڕاستی لە هەڵسوکەوتیان لە تەعاملکردنیان جیاوازیان هەیە بەڵام ئەگەر بێت و وەڵی شتێکی ئاوا ڕوون و ئاشکران نییە ینی زۆر جار هەیە زۆر بەداخەوە یعنی وای لێ ئەکەن بۆ کۆبنەوەیەکی بچووکی خۆیان شارەکە هەمووی ئەکەنە هێز و ئەکەنە چەکدار و کەوای لێ دێت یعنی هەر بەڕاستی ئینسان ئەڵێ من لە ناو مەعسکەری کوێە ئەژیم ئەمە شارەکە نییە کە من تایە ژیاوم تاواکو ئێستا ینی ئەوەیە کە ئێمە ئێستا ئەوەی کە هەستی پێەکەین ئەوەیە کە نەمان یعنی ئەوان گۆڕان بەڵێ بە تایبەت کە لە ئێستادا حکوومەتی عێراق بە دۆڕاوی جەنگ سێر دەکات ئێمەزانی کە دوای لەکەوتەکانی ڕفراندۆم و حکوومەتی عێراق لەم ناوچانە بە دۆڕاوی جەنگ تەماشامانەکە بەڵێ ئەوەی کەوا هێزەکان زۆر بە ژمارەیەکی زۆر چڕیان ئەکەنەوە لە ناو شارەکە بە تایبەتی دیارە لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی سایکۆلۆژیشەوە ئینسان کاتێککە سوپا یاخود هێزە بینێت بێگومان لە ڕووی دەرونیشەوە تەڕادەیەک نامرتا حەبێەوە لە ماوەکانی ڕابردوو زۆر هەوڵی ئەوە درا هەنگاو بۆ نراکە لە بری سوپا پۆلیسی اتحادی بهێنرێتە ئەم ناوچانە بەڵام تاڕادەیەک هەنگاوەکان جێبەجێ نەکراون جاری واشەیە لە هەندێک شوێن پۆلیسی اتحادی لێ بووە بەڵام گۆڕدراوە بە سوپا بۆیە گۆڕانکاری لە سوپا لە نێو شارەکە یاخود لە نێو قەزاکە بە پۆلیس و ڕادەستکردنەوەی مەلەفی ئەمنی بە وەزارەتی ناوخۆ ئەمە تا چەند گرنگە بۆ هاوڵاتیانی خانەقین لەمی ئاخان جوێبیستی منیت ئەوەی کە مەبەستم بوو بەڕاستی پرسییم زۆر جار سوپا تا ڕادەیەک لە بینی سوپا و لە بینی خەڵکە متمانەیەک بەڕاستی متمانەیەکی پتەبوونی نییە و زۆر جار لە ماوەکانی ڕابردوو باس لەوە کرا کە مەلەفی ئەمنی ڕادستی وەزارەتی ناوخۆ بکرێتەوە و سوپا لە شارەکان بچنە دەرەوە بۆ دەرەوەی شارەکان بەڵام ناو بەناوە بینین کە هەندێک شوێن پۆلیسی اتحادیشی لێە ئاڵوگۆڕ یاخود گۆڕانکاریان پێکرێت بە هێنانەوەی سوپا بۆ ئەو شوێنە کەواتە
ڕادستکردنەوەی مەلەفی ئەمنی بە وەزارەتی ناوخۆ بە پۆلیسی ناوخۆ ئەمە تا چەند گرنگە بۆ خانەقین و ناوچە کوردستانیەکانی سنووری پارێزگای دیالە؟ باشە دیارە لە میعخان جویستی من نییە دێمە لای تۆ کاک سۆرانەوەی کە هەمان پرسیارکە لە میعخانم کرد ڕادستکردنی مەلەفی ئەمنی خانەقین و دەوروبەری خانەقین و ئەو ناوچە کوردستانیانی کە سەر بە پارێزگای دیالەن بە هێزەکانی ناوخۆ ئەمە تاشەن هەنگاوێکی فعلی باش ئەبێت بۆی کە متمانەیەکی زیاتر لە بینی خەڵک و لە بینی هاوڵاتیان بجێدرێتەوە ئەوەی کە ئاماژەم بۆ کرد زۆر جار لە بینی سوپا و لە بینی خەڵکە لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی دەرونیەوە مرۆڤ کاتێک کە سوپا و هێزێکی چەکدارە بینێ ڕەنگە تا ڕادەیەک ئەها سڵ بکاتەوە تا ڕادەیەک ڕەنگە ترسێک قەلەقێک فۆبیایەک لە هەزریا دروست بێت کەواتە لەو ناوچانەی دەوروبەری خانەقین تا چەند گرنگە وەزارەتی ناوخۆ بە تایبەت پۆلیسی خۆجی ناوچەکە و بە تایبەت لە ماوەکانی ڕابردوو باس لە پێکەنانی هێزێکی هاوبەش ئەکرا کە پێکاتبێ لە دانیشتوانی ئەم ناوچانە کەواتە ئەمە تا چەند هەنگاوێکی باشە بێت بۆ ڕەوانەوەی خەمەکانی خەڵکی و دەڤەر یاخود ئەو سنوورە. بڵێ لە هەموو شارێک لە هەموو شوێنێک بوونی هێزی چەکدار بە ڕێژەیەکی زۆر لە بەرژەوەندی خەڵکی شارەکە یا لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکە نییە بە هیچ شێوەیەک و پێویستیش ناکە هێزی چەکدار لەو شوێنانە زۆر بکرێ. بوونی سوپای عێراق یا بوونی هەر سوپایەکی تر هەر هێزێکی تر لە خانەقین بە شێوەیەکی چڕ تەنها بێزاری خەڵکەکە دروستەکە و هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ و ئیجابیەتی نییە تەنها کۆمەڵی سلبیەت و گیر و گرفت دروستەکە. سپاردنی مەلەفی ئەمنی بە وەزارەتی ناوخۆ بە هێزەکانی پۆلیسی محلی پۆلیسی شارەکە ئەوە باشترین چارەسەرە و متمانە لە بینی خەڵک و پۆلیسدا هەیە تا ڕادەیەک و زۆربەی پۆلیسەکانی هەتوانن بڵێم هەر خەڵکی شارەکە خۆیان هەمووی خزم و کەسوکاری یەکترن خەڵک بە چاوی ڕێزی زیاتر سەیرانەکە ئەوانیش بە چاوی ڕێز و خۆشەویستی زیاتر سەیری خەڵکەکە ئەکەن و ئەتوانن بگەنە جۆرێک لە خزمەتکردن و هاوبەشی لە کاردا بەڵام بەداخەوە ئێمە ئەوە چەندین ساڵە ئەوە 4-5 ساڵە هەر ئەڵێن دوولی وای هاوبەشیش دروستەکرێ بۆ پاراستنی دەرەوەی شارەکە بۆ سنووری دێهاتەکان لە هێزی پێشمەرگە و لە سوپای عێراق بەڵام بەداخەوە ئەوەش بڕیاری لێ دراوە ئەوە چەندین ساڵە هەر دەسی تیا ئەکرێ هەر خاوەخاوی تیا ئەکرێ و جێبەجێ ناکرێ و ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی شێکێکە لە گرفتەکان. هیوادارم ئێمە کە لە عێراقی نوێدا عێراق بە حسابی دستوری و دیموکراتی داین پەنابەرینەوە بەر مەسەلە دەستوریەکان ئەو مەسەلەی بێمتمانەی و ڕق و کینە و دژایەتیکردنی یەکترە واز لێ بینین سەدان ساڵ خەڵکەکە یەکتری کوشت و یەکتری بڕی سەدام دەیان جار کوردستانی وێران کرد تاگەیان یەکێکی کیمیاوی و ئەنفال ئەوە دەرەنجامەکانی بوو هەم ماڵی خۆی وێران کرد هەم عێراقی وێران کرد هەم کوردستانی وێران کرد هەم بە سەدان هەزار شەهید و پیر و پەکەوتە و نەخۆش و ئەوانە دروست بوو بە ملیۆن بێوەژن و مناڵی یەتیم دروست بوو لە عێراقا ئابووری عێراق وێران بۆ ئێستاش باجی ئەو سەردەمی شێتکاریە ئەدەین جا لەبەرەوە هیوادارم بە عەقڵێکی باشتر منطقیانە بە لۆجیک ئیش بکەن پەنابەرینە بەر دەستور هەموو لایەکمان بە دەستور ڕازی بین نە بە شێوەیەکی ئەنتیقائی ئەوەی لە بەرژەوەندی خۆمان بێ بیکەنەوە ئەوەی لە بەرژەوەندی بەرامبەرەکە بێ پێشێلی بکەین. بەڵێ کاسوران دەست خۆش بێ من ئومێدیشم زۆرە خەڵکی خانەقین هەرکو دایەتیەکەیان زۆر لە جاران باشتری شەبێ. بەڵێ سپاس دەکەین ینی سپاس وامەدەبوونت لە کۆتاییدا گەر خاڵێک ما بێت بابەتێک پێت خۆش بێ باسی بکەی ئێمە لە بیرمان چوو بێت فەرموو. وڵا تەنها وەکو باسیشم کردەوە نەبێ باسم نەکردی بەڵام هیوادارم حەزب کوردستانیەکان هاوکاری زیاتر یەکتر بکەن و هاوکاری خەڵکی خانەقین بکەن و ئەو ناوچە دابڕاوانە پشتگوێ نەخەن و داکۆکی زیاتری لەسەر بکەن و خەڵکەکە هەمیشە ئامادەیە بەو پەڕی جوانیەوە کوردایەتی خۆیەکە هەرچەند گلەیی و گازندەی هەبێ. دەست خۆش دووبارە سپاس بامەدەون لە میعخان دێمە لای تۆکو دوا پرسیارم سەبارەت بە دامەزراندن ساڵانە لە زانکۆ و پەیمانەکانی عێراق ئیدی چ زانکۆی ئەهلی بن یاخود حکومی بن سوپایەک لەشکرێک لە گەنج ئەبێتە دەرچووی زانکۆوە هەڵگری بڕوانامە بێت کەواتە لە خانەقین و دەوروبەری خانەقین کورد لەو ناوچەیە و گەنجەکان بە تایبەتی ئاخۆ لە ڕووی دامەزراندنەوە بە پێی خواست و تموحی گەنجانی ئەو ناوچەیە بووە یاخودنا ئەگەر بووە کەواتە جێ دەستخۆشیە بەڵام ئەگەر نەبووە هۆکارەکان چین ئاخۆ لە ئێستاشدا کە پەرلەمانتارێکەیە کەویش خات و سوزانە کە بۆ نمونە سەر بە ناوچەکەی ئێوەیە لە ڕێگەی بەغداد و پەرلەمان و وەزارەتەکانەوە تا چەند هەوڵدراوە کە گەنجانی خانەقینیش لە ڕووی دامەزراندنەوە
بێبەش نەکرێن و ئەمە شۆک و دواپرسیانەوەی بە سپاس بە وەڵامەکەت. والله ئێمە هەر ئەبێ بڵێن زۆر بەداخەوە ینی تاوەکو ئێستا وەکو پێویست گەنجانی خانەقین سوودمەند نەبوونە لە دامەزراندن نە لە هەرێمی کوردستان وەکو پێویست نەوەکو لە سەر مرکزیش وەکو عێراق لەبەر ئەوەی هەندێکیان کە با بڵێن دەرچووی زانکۆکانی کوردستانن بەها ینی هینیان ناکات زیاتر ئەو زانکۆیانەی ئەو کەسانی کە لە زانکۆکانی عێراق تەواویان کردووە ئەوانە دائەمەزرێنێت و هەندێک جاریش هەیە ئەو مەوزوعی با بڵێن بۆ پێشمەرگە و بۆ ئاسایش و بۆ پۆلیسی مەحەلی و ئەوانەش هەر سەی دەکەین هەرێمی کوردستان ینی تاوەکو ئێستا ڕاستە مەجموعەی خەڵکی دامەزراندن ئەوانە خۆتەن ینی باشە زانن ماوەیەکیشە دامەزراندن هەر لە هەرێمی کوردستان ینی وەستاوە دانان و لادانیش نییە بۆ هێزی با بڵێن بۆ هێزی سەربازی و بۆ پۆلیسیش کەواتە بەتەنها ئەوەم ماوە باسی بکەین ئەوەیە کە ئەو مامۆستایانەی کەوە دامەزران لەم ئاخیرات تەسبیت بوون هەمویان بەعەقد بوون یەکەم جار ئەوە با بڵێن شتێک ئاهێکی هێنا بە گەنجەکانە کە توانیان ژمارەیەکی با بڵێن ژمارەیەکی باش لێیاندا بمەزرێت وەکو مامۆستا و جێگیر بن ئەوەی بەڕاستی ڕۆڵی سۆزانخان ئێمە لێرەوە بەرزەرنخێنین دەستخۆشی لێ ئەەکەین کە بەڕاستی نوێنەری شاری خانەقینە و توانویەتی زۆر لە بابەتە گشتیەکان لە هاوکارمان بێ و زۆر ئەو داواکاریانەی دانیشتووی نەک بە تەنها شاری خانەقین ئەتوانم بڵێم محافظەی دیالە چونکە ئەو لەسەر ئاستی محافظەی دیالەیە و پارێزگای دیالەیە توانویەتی هاوکار بێ و هەماهەنگ بێ و بەردەوام چاوپێکەوتنیشی هەیە و ئەوەی مەکتەبێکیشی هەیە لە شاری خانەقین ئەتوانین لە ڕێگەی ئەوە هەندێک ئیشوکار بۆ نمونە چاودێری کۆمەڵایەتی یعنی بۆ ژمارەیەک لە دانیشتوانی نەک بە تەنها شاری خانەقین خەڵکی ئەتوانم بڵێم جەلەولا سەعدیە قەرەتەپە هاوکاری یان بکات بۆ ئەوەی بە زووترین کات بتوانن ئەو با بڵێن بچێتە بواری جێبەجێکردن و لە ماوەی پێشوو ژمارەیەکی زۆر لەوانەی کەوا با بڵێن لیژنەکانی چاودێری کۆمەڵایەتی بێنێتە شاری خانەقین و سەردانی ماڵەکانیان کرد ئەوەی کە داواکاری پێشکەش کرد بوو بوو ئەوەی بابەتەکە یەکلایی بکرێتەوە بچێتە بواری جێبەجێکردن ژمارەیەکی باشی بەڕێکردووە و بەڵام ئێمە ئومێدمان زۆرە یعنی داخوازیمان زیاترە چونکە خۆشمان ئەزانین هەموو شارەکان بە تایبەتی گەنجەکان بەدەستی بێکاری و بێئێشی دەناڵێنن و هەروەها ئەو گیر و گرفتانە کە ئێستا گەنج هەیەی خۆتان ئەزانن ژمارەی دانیشتوان لە زیاد بوونە دامەزراندن وەستاوە ینی ئەمانە هەمووی گیر و گرفت و ئێمە لە شارەکەیش لەو بارودۆخەکەەوە هەیە با بڵێن ئێمە وەکو منزەریە ئاماژەتان پێکرد تاوەکو ئێستا ئێمە خەڵکی خانەقین سیارەیەکی ئەم شارەیش ناتوانین ئیشی تیا بکە گەنجێک ناتوانێت بچێت لەوێ ئیشیەک بکات هەمووی یعنی قۆرخیان کردووە ئەو لایەنانە بۆ خۆیان بۆیە ئێمە داوا ئەەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لە بە تایبەتی لە ناوەت چونکە بودجەی ئەم ناوچانە تاوەکو ئێستاش و بە بودجەی 2023ەوە هەر لەسەر عێراقا بکرێت ئاور زیاتر لەم ناوچانە بدەنەوە و لە شاری خانەقین و دەوروبەریشی چونکە بەڕاستی کێشە و گیر و گرفت زۆر دروست ئەکات و هەروەها ئەوەیە کە بژێوی ژیانی خەڵک یعنی زۆر زۆر زەحمەتە گەنجێک نەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکات ئەگەر دەرچووی کۆلێژیش بێت ئەگەر بڕوانامەی بەرزیشی هەبێت باشە خات و لەمی ئەمەحەمەد سپاس بۆ تۆ کە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵمان ئامادە بوویت ماندوو نەبی سپاس و زۆر خۆشحاڵین بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس هەروە سپاس بۆ بەڕێز سۆران عەلیخان کەویش ڕاستەوە خۆ لە بازنەی ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوویت دەست خۆش و ماندوو نەبیت بەڵێ بەڕێزان دیارە زۆر بمان ئەگە زۆر بەش نەبێ بەشێک لە ئێمە گفتوگۆ یاخود حکایەتی بیزەنتەی بیستووە دیارە ئیمپراتۆریەتی ڕۆمانی کۆن هەڵبەتە
لایەنە سیاسیەکانی نێو ئەو ئیمپراتۆریەتە ئەوەنی کە بەوە سەرقاڵ بوون کە ئاخۆ مریشک لە هێلکەیە یاخود هێلکە لە مریشکە وای لێ هاتبوو کە ئەمە بووبووە وێردی سەرزاری کۆمەڵانی خەڵکی ئەو ئیمپراتۆریەتە لە پڕێکا زانیان کە دەوڵەتی عوسمانی دای بەسەریان ناو وڵاتەکانی داگیر کرد و تەخت و ئاتاجانی ڕوخان بۆیە ئێمەی کورد لە ناوچە داڕێنراوەکان هەر لە خانەقینەوە تاوەکو شنگال پێویستمان بە گفتوگۆی بێزەمتە نییە پێویستمان بەوەیە کە هەمووان بە یەک دەست و بە یەک هەڵوێست و بە یەک پاکێج داکۆچی لە مافە ڕەواکانی گەلەکەمان بکەین لەم ناوچانە چکە سەردەمی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئەولەمەیە و مێژوش بێگومان ئەگەر بێت و پەنجەمۆرێکی باش بەجێ بێڵین لە داهاتووە بە باش باسمانەکە بەڵام ئەگە بێت و لەم ناوچانە پەنجەمۆرێکی خراپ بەجێ بێڵین لە داهاتووە منداڵدانی مێژوش ئێمە ناگرێتە خۆی بەرنامەی ئەمڕۆم پێشکەشکردن تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی جیاوازتر مەڵاوە.